بەناوی خۆی گەورە و هێربان بەڕێزان سڵاوتان لەوێت خۆشحاڵم پێتان دەگەینەوە بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تر لە بەرنامە و ئەڵلقەکانی بەرنامی پرس دیبلۆماسیەتی کورد لە ڕابردووە کەم نەبوون ئەو ساڵانەی کە کورد و نوێنەرەکانیان لە ئاسی حکومی فەرمیە یان لە ئاسی حیزبیان لە ئاسی تاکو و تەنانەت لە ڕابردووشە لە ئاسی شۆڕشە کە پەیوەندی و دیبلۆماسیەتی توندیان هەبووە لەگەڵ وڵاتانی دەوروبەر و وڵاتانی جیهانی و دوای ڕاپەڕینی ساڵ 1990 تا ئێستا ساڵانێکی زۆرە کە 26 ساڵی ڕێک تێپەڕێ بەسەر ئەو بابەتە و زۆرێک لە چاودێرانی سیاسی و ڕۆشنبیران پێیان وایە ئەو پەیوەندیانە ئەو دیبلۆماسیەت و سیاست نێودەوڵەتیانەی کە کوردان ئەنجامیان داوە کە بەسمان باشووری کوردستان و هەرێمی کوردستانی عێراق لە ئاز پێویستانە بوون بەڵگەشیان بۆ ئەوە کە لە ماوەی چەند مانجی ڕابردوو یان چەند هەفتەی ڕابردوو لە ئاکامی سەرهەڵدانی پرۆسی ڕفراندۆم بۆ هەرێمی کوردستان دێتە ئاراوە کە باز لەوەکەن تا ئێسش یەک وڵات یان تەنانەت هەرێمێکیش لە ئاسی دنیادا بە شێوەیەک لە شێوەکان دان نانێ بە هەرێمی کوردستانی عێراق کە مافێکی خۆی پیادە بکە کە ئەویش ڕاپرسیە بۆ پرۆسەی بوون بە دەوڵات ئێمە لەسەر ئەم بابەتە دەوەسین بە هیوای ئەوەی کە گفتوگەیشی بەسوود ئەنجام دەین لەگەڵ هەریەک لە بەڕێزان کاک بێسون حەمەد ساڵح پارێزەر مامۆستا ڕێبوار عەلی چاودێری سیاسی دکتۆر کەیوان ئازاد سپۆڕی مێژوو سپاسانەکەی کاتتان نەباشن بە بەرنامەکە دکتۆر سەرەتا لە جەنابتەوە دەست پێ بکەن وەکو شارەزای بواری مێژوو ئەمە بۆ ئێستا ئەگەڕێتەوە ئەم دیبلۆماسیەتەی کە زۆرێک پێیان وایە شکستی هێناوە لە ئاسی نێودەوڵەتی و هەرێمایەتیش تەنانەت یان ئەمە بابەتیشی تازە بەڵێ بەناوی خۆ بەڕێز و باوەڕانی خۆشویستم بەرنامەیە دەکەن دیارەکە بگەڕێن بۆ مێژوو دیبلۆماسیەت پەیوەندی نێودەوڵەتی پەیوەندی نێوان دوو ناوچە دوو هەرێم دوو دەوڵات دوو هێزی سیاسی بەڵام لەسەر ئاسی دەرەوە ئاساسی ناوخۆ بۆ ئێمە بەڕاستیەکی زۆر کۆنیە ئەزمونی دیبلۆماسیەتی کورد ئەگەر شکل لە ڕووی سیاسیەکەیەوە تقریبا لە شەعبەلای نەهری دەست پێ دەکات کات شەعبەلای نەهری ئەو یەک لە ڕەمزانەتەوەیەکانی ئەمەکوی لە سرابەرانی ڕێبازی نەقشبەندی لە 1982 زاینیدا دژ بە دەوڵەتی عوسمانی هەوڵیدا پەیوەندی بە چەند هێزێکی دەرەکی بکارەوانە دەوڵەتی رووسیا قەیسری دەوڵەتی بەریتانیا شەریفی مەککەواتەیەکی بوو لە بنەما لە کەساتی ئاینەکانی ڕۆژگاری مێژووی جیهانی ئیسلامی لەگەڵ بنەماڵەی محەممەد عەلی پاشا لە میسر ئەوە دەست پێ دیارە تاقاتە ئەمڕۆەوە مێژووی دوو دەژوانەکەینەوە نەچینە خۆڵای مێژووی بەڵام ئەوەدا هەیە دیارە ماسیەت بۆ میلەتێکە تەمەنی میلەتەکە 500 ساڵێک بێت لەسەر ئەرزی واقع بژی و هەزاران ساڵ لەسەر خۆی خەبات بکە بۆ سەر بەخۆی بۆ مافەکانی خۆی بەڵام لە دوجاردا تەمەنی دیماسیەتی 125 ساڵ بە پێم وایە تەمەنەکە بۆ ئەو هینە زۆر نییە بەڵێ ئەسە بۆ شێکەمەوە ئەمە تەمەنە زۆر نییە بەڕاستی نەتەوەکانی دنیا وڵاتانی تر ئەزمونی دیماسیەتیان لە سەدان ساڵ پێشترە و لەو پێناوەدا هەر هەوڕازە نوشی زۆریشیان بڕیوە بڕای من ئەگەر بگەڕێنەوە بۆ 20 ساڵ باشووری کوردستان کە تەوەری بابەتەکەی ئێمەیە بە قەنەعاتی خۆم سپۆری واری مێژوو ئەگەر سپۆری واری سیاسی نێودەوڵەتی نیم پێم وایە ئەسان کورد لە ئێستادا ئەو هەنگاوی باش بڕیوە من قەنەعاتی خۆم دیماسیەتی کورد لە ئێستادا لە ناوخۆی بەقوترە ینی بۆ نەمەسەوەنە کورد نێوماڵی خۆی ڕێک نییە بۆ نمونە کێشەی ناوخۆی هەیە قەیرانی دارایی هەیە کێشەی کۆمەڵایەتی و ئابووری و فەرهەنگی سیاسی هەرێمی کوردستان هەیە بە پێچەوانەوە لە دەرەوە ئێمە هەنگاوی باشمان بڕیوە تۆ توانی بەراوردیکەی بە گەلێک لە گەلەکانی نزیک لە کورد بۆ نمونە باسی عەرەب بکەین سەری ئیجازەم بە عەرەب ئێستا عەرەبی 23 دەوڵەتی هەیە کە 23 دەوڵەتی لە دەوڵەتانی عەرەبیدا لە وڵاتانی عەرەبیدا نزیک 100 دەوڵەت باڵەسخانی وڵاتانی دەرەوە هەیە کورد ئێستا دەوڵەت نییە ئەگە بگەڕێن و بەسم بەراوردکاریەکە بگەڕێن و بە سەرەتای سەدەی ڕابردووتر سەدەی ڕابردوو سەدەیشی مەحموود بۆ کواری کوردستان و مەسەڵەن شۆڕشی ئەیلول ئەمانە بەراوردکردن هیچێکمانە دەسەڵاتێکی سەربەخۆ نەبوون کوانی کوردستان دەسەڵاتێکی سەربەخۆ و ڕاستی بە 300 ڕۆژ تەمەنی بووە بەڵام تەنیا رووسیا سۆڤێت احتیاج پێکردووە ئەمریکا و ئێران مثلا ئەمریکا ئێران وڵاتانی دنیا دانیا بە کوانی کوردستاندا نەنا تەنیا داخە دەوڵەتەکە دانی من کۆمارە داناوە کۆماری ملی ئازەربایجانە کە لە سەر بە خاکی ئێران بووە لەگەڵ کۆماری سەفێتی جاران بووە بۆیە تا ئێستا کاریمی کوردستان ئێمەوە پێمان وایە دیبلۆماسیە دەکات تا ئێستا کوردستان تا ئێستا قاڵێکی دامێدانراو نییە تا ئێستا سەر بەخۆیە تا ئێستا ئێمە هەرێمێکی سەر بە دەوڵەتی عێراقین تا ئەم ساڵێک لەبەرسا قسە ئەەکەم
ئەمە ئەو تازە من ڕفادۆم بکەین بۆ بەڵێیانە خێرێک پێ بگەینە پێ نەگەین بۆیە بۆیە بە بەراورد بۆی کە ئێمە هەرێمێکی لەسەر بە دەوڵەتی عێراقین بە بەراورد بۆی کە ئێمە مێژوی ماسی ئێمە 125 تێپەڕ ناکات لەسەر ئاسی سیاسی پێم وایە قۆناغی باش زۆر باش بۆ شوێنی خۆم دواتر ئەگەڕێم وڵات مامسەڕەوەر ناکۆشێت نێوخۆیەکان وەکو دکتۆر باسی کرد کە بە بەراورد بە علاقەی نێودەوڵەتی و دەرەکی خۆیەوە زیاتر کاری لەسەرەوە کردەوە لەوەی کە لە ناوخۆیەکی بتە و چۆنەڵێ نێوماڵێکی بەهێز دروست بات ئەمە تا چۆن کاریگەری هەیە لەسەر دروستکردنی پەیوەندی و دوجار بێ بە لۆبیەک بۆەوەی کە توانێت کورد لە هەرێمی کوردستانی عێراقدا سوودی لێ وەرگێت بەڵێ بەناوی خۆی بەخشندە و میرەبان سپاس بۆ تەوەرەی بەرنامەکە و ئەم میوانە بەڕێزانە لە ڕاستیە یەشێ لە بنەما سەرەکەەکانی پەیوەندی و دیبلۆماسیەت بریتە لە بەهێزی ناوماڵی خۆ ئەتوان بڵێم بە درێژایی مێژووە ئێستا لەم چاخە نوێشە لاوازی دیبلۆماسیەت و پەیوەندەکانی کورد لەگەڵ دەرەوەی خۆی بریتە لەوەی کە لە ناو خۆیان لاواز بوو هەمیشە ناوخۆیەکی دژبەیەک و ناتەبای هەبووە بەڕاستی ئەمەش خاڵێکی لاوازە لە دیبلۆماسیەتە دەرەکەی بە تایبەتی ئەمەی ئەم دوایی کە بینیمان سەردانی وەفدی هەرێمی کوردستان بۆ مەبەستی ڕێفراندۆم لەگەڵ لە پەرلەمانی یەکێتی ئەوروپا سەیرەکەی لێرە دوو خاڵی لاوازی گەورە دەرەکەوێتە یەکێکیانەوەی وەفدەکە هەموو ڕەنگی کوردستانی تیان نییە دوو هێزی گەورەی پەرلەمان ئامادەییتیان نیە ئەمە لاوازیەکە لە بەردەمی وڵاتانە تۆپشانێ ئەو حەقی نییە چ کێشەیەک تێەوە بۆ ڕێک ناکەی دووەمیان یەتە سەرەوەی کە سەیرەکەی بەداخەوە ئەو زمانی دیبلۆماسیەتەی کە کورد بەکارێنە کارکتەرەکانی کورد بەکارێنە سەیرەکەی زمانێکە لە ئاسی نێودەوڵەتیان نییە وەکو چۆن لە ئاستی ناوخۆیان باسی کێشەکانەکەن بە هەمان شێوە لەوێش باسی کێشەکانە کرێ و سەیرەکەی ئەمە بەڕاستی ناتەبایەکی گەورە پیشانەیە ئەنجا دوایەوە ئەو پرسیارە گەورەیە دروستەکە تۆچی بۆ لای یەکێتی پەرلەمانتارانی ئەوروپا کە ئەوان لەسەر دیموکراسیەت و پەرلەمانتاری بەڵام لە ناوخۆکەی خۆتا پەرلەمانەکە پەچی کەوتو ئەمە بەڕاستی یعنی شتێکی زۆر پێچەوانەوەستێتەوە ئەمە بێتە خاڵێکی لاواز بەڵێ ناکۆشیانە لە ئاسی سەر تۆ نمونەیە کە باس کرد پێم باشە لەسەر نمونە زیندۆکە مەقسەد بڵێ کاتێک وەفدی ڕێفراندۆم بەچنە پەرلەمانی ئەوروپاوە بە شێوێک لە شێوەکان کاردانەوەی لێکەوتەوە بە تایبەتی لەو وتارانی کە پێشکەش کران کە چۆنە ڕخنی نێوخۆی لێکەوتەوە ئەمە لە ئاسی وڵاتانە بە تایبەتی وڵاتان یەکێتی ئەوروپا کە لەو پەرلەمانتارە نوێنەریان هەیە ئەمە کاریگەری دروستەکە کە ئەوان حسابێکی باشتر بۆ قەزەی کوردی نەکەن لەلای خۆیان بە دڵنیاییەوە یەکێ لە بنامەکانی دیبلۆماسیەت بریتە لەو راپۆرتە زۆرەی کە دەستگاکانی ناوەند و فکر و هەتا دەستگا مخابراتیەکان پێشکەشی دیبلۆماسیەتی وڵاتی خۆیان یەکەن ئەوان بە جوانی نەخشەی سیاسی هەرێمی کوردستانیان لەبەردەست ئەوەزان چۆن مامەڵەی لەگەڵا بکەن بەس کە کاتێ سەیرەکان تەبعاً بە واقعەکەش هاوا دەرەکەی ئەما بێ بە خاڵێکی لاواز و پرسیارێکی گەورەی و هەر ئەمە واکە جۆرێک لە ساردی جۆرێک لەوەی کە تەحەفوزەکان جۆرێک لەوەی کە ناتوانن هەموو شتەکانی خۆیان بڵێن چونکە تۆ پێتەڵێت تۆ خیتابێکی لاواستەیە بنەماکانی دیبلۆماسیەت لەم وەفدەی کوردیا سەیرەکەی بەداخەوە لە ئاستی پێویستان نێویش وەکارە سەرێکەکەیەوەیە کە تۆ ناوماڵەکەت ڕێک نییە وەفدەکە هەموو ڕەنگەکانی کوردستانی تیانە کۆمەڵی کێشا بەیتە بەردەم میدیاکانی دنیا و دوایەوە هێزە سیاسەکانی پەرلەمان کە پەرلەمان پێگەیەنن لە هێزە سەرێکەکان ئەمانە ئامادەیانە ئەمە بە دڵنیایە واکە ئەم هێزانەی دەرەوە زۆر متمانیان بە یعنی زۆر متمانیان بە پرۆسەکە نەبێ و جۆرێک لە جۆرەکان تەحەفوزی لێ بکەن چووکەوانەڵێن ئەمە لە ناو خۆیانە یەکنین ئێستا ئەوان تەبان بە شێوەیەکی بابەتیانە مامەڵاکەن ئەوان بە شێوەیەک مامەڵاکەن کە لەسەریان نەکەوێت ئەوان ئەڵێ باشە ئێمە ئەگەر ببین بەلایەنگری گروپێکی تایبەت بۆ کێشەیەکی ناوخۆ بۆیە تەحەفوزی لێەکەن و وەکو جەنابوت و وڵاتە گەورەکان و یەکێتی ئەوروپا بە ئاشکراڵێ قسەی فەرمیانەوەیە کە ئێمە لەگەڵ یەک پارچەی خاکی عێراق پێچوانەکەی بڵین مامۆستا لە کاتێکا تۆڵی ئەو وەبدانی کە دەرەچن بۆ قەزەیەکی زۆر گەورە کە قزەی سربەخۆیی و پرسی و چارەنووسی میلەتێکە کە بڵین ساڵانێکی زۆر وێڵە بەدوایە لە کاتێکە هەماهەنگی و فرەڕەنجی ئەو وەبدا تعبیرکە لەو نیشتیمانە لەو گەلە ئەمە
بە پێچوانەوە کاریگەری دروستەکە لەسەر بە دڵنیایەوە چۆنی بکرێت ئەگەر تۆ قسەت یەک بێ ناوخۆت بەهێز بێ ئەمە کاریگەری دروستەکە ئەنج بنەمایەکی تر بریتە لە یعنی ڕاهێنان و ئەتەکێتی دیبلۆماسیەت ئەمانەی کاچن بۆ ئەم وەفدانە یعنی لە مێژووە دکتۆر باسی کرد بۆ نمونە کاک نەوشیروان لە کتێبی خولانەوە لە بازنگای ئەڵێ وە کاتی 84 وەفدێک ئێمەویستمان بچین بۆ بەغا هەلیکۆپتەرەکە نیشتەوە کە ئەمەنە کەسە چێ زەلام خۆی بیاکرد نەفەرات بوو لەیە کە هیچ پەیوەندی بە ئیشەکەەوە نەبوو بەڕاستی ئەمە سەیرەکەی دیبلۆماسیەتی کوردی لاوازەکەی لەوەیە کابێ ئەمە کۆمەڵی دیراساتی گەورەی وڵاتانیان لە بەردەسا بێ لەسەر کۆمەڵی بنەمای دیاریکرا و قسە بکەن هەڵچوونی تیانە بێن نەچن بەلای شەڕی لاوەشیە کۆمەڵێ بنەمای دیبلۆماسیەت هەیە بەداخەوە ئەمە لە وەفدەکانی کوردستان ئێستا وەکو پێویست نییە و لەبەرەوەی ناوخۆیەکی وێران و ترازاومان هەیە ئەمە بە ئاسانی ڕەنگەداتەوە ئەو هێزانش تەحەفوزی تیاکەن وە شتێکی کەش بەلای منەوە گرنگە ئیداری کوردی کۆمەڵی لاوازی هەیە تەمان لاوازی ئیداری سیرکە لاوازی ئابووری سیرکە یەکێک لە لاوازەکان لاوازی دیبلۆماسیەتی دکتۆر باسی کرد لە مێژووە لەوانەیە ئێستا قۆناغەکە وایە هەنگاوێکی زۆر گەورەتری بنایە بەڵام سیرەکەی ئەم لاوازیە بەداخەوە لەگەڵ دەسەڵاتی کوردیا گەورابێ یەکێک لە لاوازیەکانی فەرمانڕەوای کوردیەوەی بەڕاستی دیبلۆماسیەتێکی لاوازێ پەیوەندەکانی لە ئاستی دەرەوەیە بەداخەوە ئەوەنە بەکاریان کەوەکو شەڕکەرێک کوردیانەوێ بەڵام بۆ بەدەستێنانی مافەنەتەوەیەکان ئەم هێزانە بەردەوام زۆر باش تەحەفوزی وڵات کاک بێسوون ئەمێ تێبینی و سەرنجی خۆت لەسەر قسەی هەردوو بەڕێزان بکەی لە ڕوانگەیەشی یاسایی و قانونیەوە ئەمە تا چەند ضرورێتێکی گرنگی هەیە بۆی کە گەلێک چۆنەڵێ سوودێکی باشی بۆ لێ وەدەست بێنێ لە ئەنجامی دیبلۆماسیەتێکی باش و پەیوەندیشی دەرەکی باش سەرەتا زۆر سپاس لە ڕاستیان من ئەمەوێ زیاتر دەرچم لەو بابەتە زیاتر دۆسیەکە بەرم بۆ ئەو مەبەستە کە بڵین لەسەر دوو ئاس قسەی لێ بکەین یەکەمیان دیبلۆماسیەت لەسەر ئاستی سیاسەتی دەرەکی چۆنیەتی دیبلۆماسیەت چونکە تۆ سیاسەتی دەرەکی دواجهەی ئەو ئیدارەیە کە لە هەرێمی کوردستانە کە هەنگاوەنی بۆ ئەوەی کەوا پایەکانی یەک بە یەگەنگاوەکان ببڕی لە ڕێگەی ڕیفراندۆمەوە لە ڕێگەی سربەخۆیەوە پاشان بۆەوەی بچیتە اعترافت پێ بکەن کەوا تۆ دەوڵەتی یا دەوڵەت نین لە ڕاستیە بێ باز لەوە بکەین دیبلۆماسی لەسەر ئاسی نێوخۆ لەسەر ئاسی ئەقلیمی لەسەر ئاسی نێودەوڵەتی تا چەند ئەمە توانراوە بکرێ من پێم وایە لە دوای پەیمانی سیڤەرەوە هەتا ئەمڕۆ دیبلۆماسیەتی کورد کاراکتەری دیبلۆماسیەتی کورد نەیتوانیەوە دۆسەی کورد لە قەزەیەشی ئینسانیەوە تەحول پێ بکە بۆ قەزەیەشی سیاسی چونکە بۆ تۆ سەیری کە کاتێ ئەحمەد داودۆغلۆیەت کتێبی ئەلعومق استراتیژی بۆ تورکیا داڕێژێت باز لە سیاسەتی دەرەوەی تورکیاکە بۆ 20 ساڵی ئایندە بۆ 50 ساڵی ئایندە یعنی کاراکتەرێک یەت سیاسەتی دەرەوە بۆ وڵاتەکە داڕێژێ پەیڕەوە کرێ خۆی ئەمە سەرکەوتنەکەیە بە بڕوای من ئێمە بە پێی دەستوری عێراقی لە هەموو سەفارەتێکی عێراقیە دەبوو کورد یعنی مەکتەبێکی خاصی هەبوایە نوێنەرایەتی خۆی هەبوایە ئەم نوێنەرایەتیانە کاری خۆیان بکردایە هەر هیچ نەبات دۆسیەکەیان بجۆڵانایە بۆ ئەوەی ئێمە ئەگەرچی ئێمە لە 2005 دەنگمان بە دەستوری عێراقیە و تا ئاستێک چونکە ئەوەش ڕاجیاوازی لەسەرە ئێمە مادام دەنگمان بە دەستوری عێراقاوە کەواتە ئێمە مافی چاری خۆنووسیمان اختیار کردووە بەڵام نقطەیەکی ترەیە هەموو مافی چاری خۆنووسینێ لە دوای 8 ساڵ لە هەموو دەستورەکانی دنیای عورفەکە وایە تۆ بۆ دەیە تەغییری تیا بکەیت بە پێی مادی 142 ئەکرێ ئەو تەغییرە بکرێ نوێنەرانی کورد لە بەغا ئەیانتوانی ئەو شتە بکەن و بە گورزەیە بخرێتەوە بەردەم پەرلەمانی عێراق ئەوە بکرایە باسی نوێنەرایەتی کرد کاک بێسوون ئەی خۆ حکوومەتی هەرێمی کوردستان لە ساڵانی ڕابردووە لە زۆربەی یان لە زۆرێک لە وڵاتە گرنگەکانی جیهانە نوێنەرایەتی خۆی هەیە نوێنەرایەتی هەیە بەڵام تۆ سەیریکە وەکو کاگرەبوار فەرمووی کەسی شیاو لە شوێنی شیاوە زۆر گرنگە کەسی مختص کەسی اختصاصی مەسەن تۆ من ناکرێ من لە مێژوو لەوانەیە معلوماتێکم بەڵام کاک دکتۆر اختصاصی هێناوە قوڵ بۆتەوەتیایە مامۆستا وەکو چاودێری سیاسی وەکو سیاسیەک لەوانەیە لە من زیاتر ئەوی نەکرد منیش لە ڕۆقانونیەکەوە سنووری 1800 لاپەڕی نووسی تازەوتی سوپاس بخوا لە دەرگای قانونممە بەڕاستی ئێمە ئەبێ لێرە
ئێمە لێرە و کێشەکەمانەوەیە لە ڕووی ئیداریەوە لاوازین مەفروض وایە حکوومەتی هەرێم دام و دەستگاکانی هەرێمی کوردستان چ تەشریعی چ قەزایی چ قانونی چ تەنفیزی زائیدەن دەسەڵاتی چوارم کە ئیعلامە کە ماسمیدیا و میدیایە بەڕاستی ئەمانە ئەبێت تەوعیەیەکی کامل و شامل و گشتگیر بگرینە بەر بۆ نمونە ئەوەی کە لەم ڕۆژانەیە ڕوویە ئەو وەفدەی کورد کە چووە ئیتحادی ئەوروپی بۆ خۆتان نەزانین ئیتحادی ئەوروپی دوو غورفەیە بەشێکیان پەرلەمانی ئەوروپایە بەشێکیان مفەوەزی ئەوروپیە یعنی ئێمە تێنەگەیشتین ئەم وەفدە بۆ کامیان چێ لە پێشەوە باشترە ئایا ئەوانەی کە ئەچن لەبەردەم لەناو قوبەی یەکێتی ئەوروپیا لەبەردەم پەرلەمانی ئەوروپیا کە 1970 ئەندام پەرلەمانی ئەوروپایە لەویا گوتارەکەبەی باشترە قووەتی زیاترە قووەتی ئیلزامی هەیە لە ڕووی قانونی نێودەوڵەتیەوە یاخود لەبەردەم ژمارەیەک پەرلەمانتار و ژمارەیەک ڕۆژنامەنووسە بێن پرسیار و جواب و ئەوە بکرێت بۆیە ئەتەکێتی دیبلۆماسیێت جزئێکە لە سیاسەتی خارجی ئێمە لە لای ئێمە وەکو تا ئێستا جواب باوە سیاسەتی خارجی ئێمە فەرمانگەی پەیوەندیەکان تەنیا لەگەڵ ڕێزمە ڕاستاندنی شەهادە و بڕوانامەکانە و تەزیق بکرێت و ئەمانە نەخرێ پێچەوانەوە دەبوو بەپێی ئەو یاسا و تعلیماتی کە هەیەە لانی کەم ێستا هیچ نەبە سنترالێکە بواە پەیمانگایەکە بواە بۆ پێگەیاندنی کادری دیبلۆماتکار چونکە تۆ حتا دانیشتن شێوازی دانیشتن ڕاستە وەفدەکەی کورد کە چووە ئەوێ وەفدی یەکێ لە ئەندامانی وەفدەکە لەو بەردانیشت بەڵام ئەمە خۆی دوو جانبە بوو جارێکیان ڕوویەکی پیشاندا بۆ خەڵکەکەی ئەوێ کە ئێوە گەورەترین نەرێ من نازانن تا ئێسش ئەتەکێتی دیبلۆماسیەت چۆنە لەگەڵ وەفدەکانە جارێکی کەش زیرەکی ئەو کادرە بوو کە چوە ئەوێ دانیشت و سلمانی بۆوان بەڵام دەبوو ئێمە زیاتر وەکو کاگرەبار فەرمووی ئەگەر ماڵی کوردیەکە بە قسە ماڵی کوردیەک نابێت ئەم پرسێکی نیشتمانیە هیچ کوردێک نییە ڕفراندۆمیش نەکەی بڵێ من دەوڵەتم ناوێ بەڵام مەفاهیم هەیە مستەڵەحات هەیە وشە هەیە هەموو خاڵەکە بێ لەسەر پیتەکان دابنرێتەوەوانێ تۆ ئەمڕۆ پەرلەمان کاران نەکەیتەوە یاسای سەرۆکایەتی هەرێمە دەوەستێ یاسای کۆمسیۆنی باڵادە و ڕاپرسی دەوەستێ یاسای هەڵژارنەکانت ئەوەستێ دەستورت ئەوەستێ کەواتە هەمویان تێکشراون بەیەکەوە دیبلۆماست جزئێکە لەم عملیەیە ئەگەر ئەوانە لاواز بن بتالی تەسیری شێبێ بۆ ئەوە زۆر باشە دەستان خۆش بێ دکتۆر تۆ پێت وایە شکستی هێناوە ینی ڕختەکان ناسێریکە جامەت باسی کرد لە ئاسی نوێنەری حیزبەکانە وەفد بەڕێەکرێ بۆ وڵاتان لە پرسێکی زۆر گرنگ ئێترەوە حیزبە هەر کەسێکی بەدڵ ئەوە ئەنێرێتە وەفتەکە ئەمە تاشان خۆی سێریکە بەمەژێکە لەغڵیەکە دیوێکی ئەوە توانێمە هەرێمی تاس دەوڵەت دی کاڵی هەرێم سبە دەوڵەتی عێراقی تا ئێستا کەواتە تۆ چاچۆیی یاسایەوە نەگەڵ تا بە یاسا ماوەڵە بکەیت لەوە دەرەوە ئەمە دیوێکی خاڵەکەیە لە هەرێمێکی نوشتەر بە خۆدا تۆ ئەمە لە چاوەڕوانەکرد ئەمەیەکە دوی قسەکە بێت زۆر تەواوەتە ئیدێکم لە ساسەت بەوەی کە باشتر وایە ڕاستتر وایە زانستر وایە ئەوەیە چتە نوێنەراتی کول لە دەرەوە لە بەریتانیا ئەمریکا فەڕەنسا ئیتالیا رووسیا ئەبێ خەڵکی پرۆفشناڵ بە خەڵکی واتە دامەزراوی ئەو وارە بێ وا دەرچوی زانستە سیاسەکان زانستە سیاسەکان و باس کرد زانستێکە لە کۆلێجێک ئاخوێنە چەند بەشێکی تایە بەش دیبلۆماسیەت بەش زانستی سیاسی بەش پەیوەندەکانی دەرە پەیوەندەکانی ناوە هەموو ئەمانە بەشی جیاجیان ئەبێ 4 ساڵ بۆی بخوێنی دەورەی تا ببینی تا بی تەکەسێکە بتوانانی لەو جێگادا نوێنەرایەتی نەتەبەکەت خاکەکەت لەو وڵاتە بکەیت ئێمە تا ئێستا ئەومان نییە تاسێک نوێنەری کول لە دەرەوە ئاوا سەریکە مەم دیبە دوای سەریکەینێک نوێنەری ئەمە کول لە دەرەوە بەو بیناتە نەپەڕیوە لەوانەیە زمان بزانێ لەوانەیە شارزای وڵاتەکە بێ لەوانەیە بۆ نمونە هەندێ عرفی ئینتێر بێت دیبلۆماسی بێت بەڵام دوجار ئەم کەسا و کە دیبلۆماتکارێکی مەسە بەریتانیا وا دەرنەچوو ئەمەیەک تەمان کە باسی ئەو لایەنە ژەقین پەیوەندەکانی دەرەوە ئاگادار بە باس کرد پەیوەندەکانی دەرەوە تەمان دوو جۆرە ئاگادارن دوو جۆر دەوڵەتمانە دنیادا هەیە دەوڵەتمان دیکتاتۆریە هەیە دیکتاتۆرە سەڵتەنەتیە وەکو سەڵتەنەتی عومان پاشایەتی وەکو سعودیە و مەغرب مەسەن دیکتاتۆرە وەکو کۆریا باکوور مەسە بە نمونە پاشانشین وەکو ئیسپانیا و بەریتانیا یا شانشینی هۆڵندا بۆ نمونە هەموومانە پاشانشینین هەرکی لەوانە پەیوەندەکانی دەرەوەی جیاوازە لەگەڵێکترە مثلا للسعوديه جازم با مثلا السعوديه لكوريا بۆ نمونە هەمیشە نوێراتیەکان لە دەرەوە کە سوکاری بنەماڵن نماڵی ئال سعودە بنەماڵی کۆریا لە دیوانە ئەمە ئەو
لا ئێمەش کاک وڵایەت نەچێت ئێمە هەرێمێکین ڕاستگویانە خۆمان قسە بکەین درۆ کەس هەنەکەین هەرێکی تا ئێستا ناو هەرێمەکەی ستمی هۆزاری زاڵە ستمی خێڵاتی زاڵە تا ئێستا بنەماڵەی زاڵە تا ئێستا ئەو بە من بەس ئەو سرێتیان ئێستا هەیە تا ئێستا ساڵ کاکە لە زاخۆ تەقەلەقی زاڵە کاکە لەنی ئەمە ناتوانێت بڵێ وان نییە تا ئێستا نوێنەری مەسەرەن هەرێم لە دەرەوە ئەبێ کچی کاک فڵان کوڕی کاک فڵان بێت وایە کاکە لە ئەمریکا نوێنەری حکومەتی کوردستان ئەمریکا بەیان سامی عەبدوڕەحمانە کچی شەهید سامی عەبدوڕەحمانە هی پارتیە نوێنەری حکومەتی کوردستان لە بەریتانیا بەڕێز کاروان جەمال تایرە کە کوڕی شەهید جەمال تایری کلیژمانی کوردستانە بۆ نمونە وای لێ هاتووە ئەخسەریکە بە ئەمانە خەڵکی زمان زامن بە ئەمانە وەتاژیان بە ئەمانە خەڵکی مؤدب محتەرم بەڕێز بن ئەمە دوێکی بابەتەکەیە بەڵام ئایا شیای ئەو جێگای ئەمە بەڕاستی پرسیارە خۆی لە خۆی دامە مناتوو تەقیمیەوە چکم قساسم ئەو لایەنە قساس مێژووە بەڵام لە دنیای پێشکەوتوودا ئەمە ناخوات نەپێشکەوتوودا من لەبەر کاربار هاوڕە من ناکەم بە نوێنەری حکومەتێکی خۆم لە بەڕاستی چکەم ئەمە ڕەفەقەت جیایە ئەوەی تر جیایە خزمەتی جیا ئەوەی تر جیایە لە دنیای دیماسیدا ئەبێ کەسێک ئەبێت نوێنەی تر لە وڵاتێکی تر ئەو کەسێکە لە بوارەکە پسپۆری بە شارەزایی هەبێت چکە بۆ تەمسی تۆ لە وڵاتە ئەکاگادار بە هەری دەوڵەتەکە نییە سیاستەکەشە دەستخۆش ئێمە ساڕێبوار دکتۆر هەندێک ئاماژەی بۆ کرد کە نوێنەرایەتی لە هەرێمی کوردستان لە ئاسی بنەماڵە و حیزبەکان ڕێئەخرێت و دائەنرێت لە وڵاتانە بەڵام ئێمە خۆ لە بیرمان نەچێت یعنی ساڵانێکی زۆرە چەندەیەک ئێمە حکومڕانیمان هەیە حکوومەتمان هەیە حکوومەتەکەش بە شێوی لە شێوەکان لەیان پەرلەمانەوە دەسەڵاتی پێدرێت و دەستگایەکی تەنفیزیە چ لە ئاسی هەرێم چ نوێژاتیە لە وڵاتان ئەمە بۆچی نەکراوە بە مەڕجع حکوومەت ئەم بابەتانە تەوزیف کە بە تایبەتی کێمە باز لە نوێژایەتی کورد دەکەین لە دەرەوە بەڵێ لە ڕاستی ئەو نوێنەرایەتی دەستگای یعنی فەرمانگەی پەیوەندی دەرێشەکان زیاتر بەڕاستیت وان بڵێم کارێکی حیزبی کردووە نەکارێکی نەتەوەی چونکە ئەگەر دەستگایشی نەتەوەی بێبێت لەگەڵ لەسەر کۆمەڵی بنەما لەلایەکەوە ئەکادیمی بێت لەلایەکەوە لەسەر بنەمای کۆمەڵی دیراسات و لێکۆڵینەوە ئەمانە بەرچاویان ڕۆن بێ ئەنج دوایەوە ئەم پەیامی کە تۆ بۆ نمونەیە سا بۆ ڕیفراندۆم هەتا با ئێمە کاکە پەیامی شارێک بێ نەک هەرێمێکیش بێ کە تۆ چی شتێکی گەورەی نەتەوەی یەگەین یا بێبێن نووسراو بێ ئەبێ ئەمە لەم مەبەسانەی خۆی دەرنەچێ هەموو دیاریکرااو بێ بۆ نمونە سەرکردە سیاسەکانی دنیا دیارەکانی دنیا چنە دەرەوە پەیامێکی دیاریکراویان هەیە بەڕاستی ئەمە ئەوەنەی کە لە چاوی کامێرەکانی شابینیمان ئەم وەفدانە بۆ نمونە بەیەکەوە نەبوون لەوێ پێشوازی لە یەکتریەکەن ئەمانە هەتا قسەیان یەک نییە نوێنەری حیزبەکان سەرەی کامیان بۆ ئەم جارە لەسەر بنەمایەکی زانستی و زمانەوانی و ئەمە فایلی ئەم وڵاتی لەلایە ئەمە نییە سەرەی کام مەکتەبی سیاسە بۆ نمونە پارێزگارێکی تایە باش ئەگەر پارێزگارێکی تای بۆ پارێزگارەکانی کەیتیانە هینی هەرێمی کوردستان یعنی کۆمەڵە پرسیاری وردی تایەکە بەدڵنیاییەوە چونکە هەستەکەی پەیامەکەی ڕوون نییە بنەماکانی دیبلۆماسیەتی تیا ناپارێزرێ و دوایەوە لاوازی ئەم هەرێمە پیشانەیە کە تۆ داوای ڕاپرسێکەکەی لەم وڵاتانە پشگیریت کەن دوایەوە بەرە و سربەخۆی بڕۆی بەڕاستی یەکەم لاوازەکەیەوەیە کە کۆدەنجینە و ماڵێکی لێکترازاوە تۆچی بۆ دیبلۆماسیەتێک دووەم بنەماکانی دیبلۆماسیەتی پەیڕەونە کردووە سێم لە ئاستێکی حیزبیایە حیزبایەتی لێ ئەتەکێتەوە ئەنج دوایەوە ئێمە سەرکەوتنی هەر هەوڵێکی دیبلۆماسی بە چی ئازانی سەرکەوتو بووە بۆ نمونە لە مێژووە من کاتی ئێزام سەرکەوتووە کە بەرهەمی هەبوو بێ بەڵام بەداخەوەی کە ئێمە لە مێژووی کووردا سەیریەکەین هەمووی ئەوەی کە وڵاتە زلێزەکان شتێکیان پێشکەش نەکردبین خۆمان شتێکمان ناتوانێت بە دیبلۆماسیەتی کورد بەدەستی بێنین بۆ نمونە سەیری حکومەتەکەی شێخ مەحموود کە کاتێک جەمال تەقییا دەشتەکانی جێڕێتەوە گریانە بۆیە کە سەیرەکەی ئەمە بەڕاستی عشایری هۆزایەتی بەسەریا زاڵە ئەڵێ دیوەخانێک بووە ئەڵێ ئەمە نەیتوانی و عەقڵی ڕۆشنبیرەکان بەکاربێنێ نەیتوانی و مامەڵا نەخۆشیە گەورەکەی ئێستا گرێ کوێرەکەی ئێستا چۆن مامەڵە لەگەڵ سەفەی و عوسمانیا بکە چۆن لەگەڵ تورکیا و ئێرانە مامەڵە بکە لەسەر بنەمایەک و لەسەر لێکۆڵینەوەی نەبووە ئەم هاوسەنگێ نێودەوڵەتیانە ئەم هاوسەنگەی ئیقلیمیانە چۆنە پارێزی سەیری عوسبەت الئومەم کاتێک کە داواکە ڕاپرسی لەم ناوچانە بکرێت لە ویلایەتی مووسڵ شەریف پاشا کە ئەچێتاوێ دکتۆر شارەزایە هەر هەنێک لە چۆخە و ئاغاکان نامان نووسن هەڵێن ئەمە نوێنەرایەتی ئەمە ناکە بەداخەوە بەرهەمێکی نەبووە ئەشەدوو ئەگەر ئێمە باسی بکەین دیبلۆماسیەتی کورد تەمعەن لە مفاوەزات و لە شەڕەکانیشە
کە کاتێ هێزە کوردیەکان بە مفاوەزا چون هەمیشە هێزە کوردیەکان دوایی بەدەستی بەتەڵ گەڕاونەتەوە ئەمەی کە دوایەوەی ڕژێمی بەعس بڵێ هی تێبینیش ینی قسەیەکێ خەریکە جۆرێک لە واقعی بوونشی هەموو کات لە دانوستانەکانە کورد نەیتوانێت سەرکەوتو بێ ئەوەندەی کە لە شەڕەکانە ئازل کورد شەڕکەرێکی ئازایە پارتیزانێکی وریا بووە لە هەموو مێشووی کووردا سیرکە بەس دیبلۆماسیەتێکی زیرەک نەبووە بەڵام بەرهەمی نەبووە ئەنجا ئەوەی کەویستم بیڵێم دەستکەوتێک کە کورد بەدەستیانە لە دوای ڕوخانی ڕژێمی بەعەز لە ئەنجومەنی حکومان نوێنەرانی کورد توانیان فیدراڵیەت لە ناو دەستوری هەرێما بچەسپێنن و مەسلەی کەرکک و مڕافعەکەی مامجەلال و هەوڵدانەکە ئەوە بەڕاستی دەستکەوتێک بوو ناکرێ ئینکاری بکەین شتێکی دەستکەوتێکی دەستوری نێو دەوڵەتیش و لە هەمان کاتە بەڵام وەرە دوای ئەمە سەیریکە ئێمەکە عێراق دروستکرا و کورد ینی هەوێنی سەقامگیر بوونەوەی جارێکی تر عێراق بوو لە ئاسەوە پێ دوایە یعنی چۆنەڵێ ئەوە چاوەڕێی زیاتر کردا بوو بەڵێ هەرەو کاتە هەندێک بەلایەنەوە وایە کورد ڕێفراندۆمی ڕابگەیاندایە و سربەخۆیی بکردای نەک بچێ جارێکی کە عێراق دروست کاتەوانێ بۆ ئەم شۆڤینیانە و دوای پەلاماری کورد بنەوە ئەمە لاوازێکی دیبلۆماسیەتی کووردە بەداخەوە لە مێژووە هێناومانە ئێستا سەیریکە ئەم دوای ئەمە لە شەڕی داعشە کورد شەڕکەرە ئازایە ئەم هەموو وڵاتانە نوێنەریانە بۆ شەڕەکە کوردیان وەکو دکتۆر وەکو جەنگاوەرێک بە دڵە پشتیوانیەکەن بە هەموو شێوەیەک بەڵام کەیەتە سەر مافەنەتەوەیەکان کەیەتە سەرەوەی ئەرچی دیبلۆماسیەتە چەک لێرە پەکێکەیە بەڵێ بەرهەمی شەڕەکە بقۆزنەوە دوای هەموو شەڕە گەورەکانی دنیا دەوڵەت و کیانەکان دروست بوون سیرەکەی ئەم دیبلۆماسی کورد بەداخەوەمە سەرەتاکەی بینیومانە بۆ ڕیفراندۆم قساکەین ئێستا پێویستە چی بکەن پێویستە بۆی جارێکی کەم دیبلۆماسیەتە ئەم هەڵانە دووبارە نکاتەوە بێ ڕخنەی لێ بگیرێ ئەبێ بەڕاستی ناوماڵی خۆی یەککە وەفدێکی پرۆفیشنال دابنێ نەگەوەی بەم شێوازە هەتا وەکو ئەم هاوڕێم باسی کرد کابرا نازانێت لە کوێ دانیشێ یعنی بەڕاستی ئەمە لە ئەتەکێتە یعنی لە ئەتەکێتی دیبلۆماسیەت ئابێ ئەم شتانە حسابی بۆ کرابێ وەفدەکە چەند کەسین پەیامەکەمان چییە چۆن وەڵامەینەوە چۆن ئیستیفزاز ناکرێن ئەمانە هەمووی واکە کە ئێمە یعنی هەوڵ بین دەستکەوتێکی گەورە بکەین اینجا من ویستم قسەکە بڵێم کاتێ شەڕ تەقە کۆتاییە پێشمەرگەکانمان دەوری خۆیان بینەوە بازووی کورد ئازایە بەڵام بەڕاستی کەیەتە سەر دیبلۆماسیەت و سیاست کورد لاوازە ناتوانێت بەرهەمیەمانە بۆ خۆی بەدیبێنێ دایمە بە کارکتەرێکی لاواز و بەبێ پشتیوان بەداخەوە مێنێتەوە و وڵاتانی هەرێمایەتی سەیریکە کە ئەمانە ئەم وڵاتانەی ئەمە سەیریکە یەکێتی پارتی ئەوەنەی لەگەڵ تورکیا و ئێرانە بینیانەیە وەمانزانانی ئێستا دەستکەوتێکی وایە پشگیریمانەکەن بەڵام ئێران ئەڵێ مەترسێکی گەورە ڕۆیە تورکیا دەیان تەحەفوز و شتی لەسەر هەیە ئەوە یعنی وڵاتانی تر هەر سیر ناکرێت کەواتە بەرهەمی دیبلۆماسیەتی کورد چی بووە بە بۆچوونی من بەرهەمێکی حیزبی بووە زیاتر ڕەنجێکی نەتەوەی و نیشتیمانی مؤسسەسی و دەستگایی نەبووە دەستخۆش بە زۆر باشە کاگە بێسون قسەیەکی یامەسا سەرنج ڕاکی شەم لەوەی کە پێچێت یعنی بەشێک لە هاونیشتیمانیان لێرە ئەوەندە لەم هێزانیان ڕوانی بێ بە تایبەتی ئەم هێزە دەسەڵاتدارانە کە فعلەن ممارسی دەسەڵاتیان کردەوەکو یەکێتی و پارتی کە ئەکرا یعنی چاوەڕێی زیاتریان لێکراگە پرسێکی وەکو ڕیفراندۆم کە ئێستا بورژێنرێ بەڵام بە پێچەوانەوە نزیکترین دۆستی ئەوان گەورەترین دژایەتی دێنێتە ئاراوە ئەمەش ینی محکوم نییە بە فەشەلی ئەو علاقە و ئەو پەیوەندیانەی کە ئەوان کردووە لە ڕێ ئەبێت جیاوازی بکەین لە نێوان وەفدی مفاوز و مەسلەی دیبلۆماسیەتە چونکە مەسلەی دیبلۆماسیە لەسەر ئاستی نێودەوڵەتی و قانون نێودەوڵەتی بابڕێەوە لەسەر ئەوەی کە مامۆستا ڕێبوار و کاک دکتۆر باسیەکەن ئەوە ڕاستە ئێمە هەمیشە لە مفاوەزەکردنمانە لەو کتێبی کە کاکنەوشیروان نووسیوێتی بەڵێ یا پەنجەکان یەکتر یشتیان هەر لە عەبدولسەلام شێخ عەبدولسەلامی بارزان و هێنایەتی هەتا سەرەتای 2000ەکان هەموو کە سەیری قۆناغەکانەکەی هەمیشە وەفدی مفاوەزی کورد شەرمن بووە هەمیشە نەیزانیوە نە ئەمانەت چییە نە استراتیجە چییە نە ئەجندا چییە نە ئیرادەت چییە یعنی مەسەرەن زۆر جار بووە ویستێکی هەبووە نەیزانیوە چۆن تەسەڕۆ بە میستەوە بکات چۆن وەرەقەکانی خۆی یاری پێ بکات ئەوە کارەساتە تۆ مەسەن کتێبێکەیە باز لە ئەتەکێت و دیبلۆماسیە دەکا ئەم کتێبە حتا دانیشتن لەسەر مائیدەی مفاوەزات دیبلۆماسیەتە یعنی ئەوەی کە ڕوویاوە حتا بۆین باغ تا دانیشتن حتا نان خواردن چۆنێتی ئەمانە ئەم وردەکاریانە ئەمە حیسیاتە تەفاسیلە بەڵام تۆ باسی پرسێکی نیشتیمانی گەورەکەی ئەم پرسە من هەموو جارێوتومە عیبە نییە
سیاسیەکان تا ئێرەیان پێ بووە ئەبێ بۆردێکی نیشتیمانی دروست ببێ حەقم نییە بەسەرەوە پارتیە یەکگرتووە گۆڕانە هەچ کەسێک هەر حزبێکیکەیە کەسی مختص بێنە بیکە بە بۆرد ئەمانە بۆردێکی تەسیسی بێ بۆ ئەو پرسە نیشتیمانیانی کە تۆ ئەتوانی تەقویان پێ بکەیت ناکرێ من هەموو شتێ خۆم بم تۆ سێریکە شڵەژاوی وەفدی کوردی لە بەلجیکا ینی دکتۆرێک قانونی دەولی هەیە دکتۆرێک 12 ساڵ وەزیری خارجی وڵاتێکی وەکو عێراق بووە کە مەبادی دیموکراتیە نوێ ئەمریکاتیە تەطبیقا دکتۆرێک چەندین ساڵە لە ئەمریکا لەوێ بوو ئێستا حساسترین شوێنی بەدەستەوەیە کە کەرکووکە ئەمانە دەبوو تەوزیعی ئەدوار بکرایە مەسەلەن کاک مەسعود کە سەرۆکی وەفدەکەی و چووە ئەمە دوایە یەک جیاوازیش بکەین ئێمە هەرێمێکی فیدراڵین یەکێکین لەو هەرێمانی کە بە عێراقەوەی ئەوان لەوێت تعامل لەگەڵ دەوڵەتە ئەکەن کەی حکوومەتی ئیتحادی کەی پەرلەمانەکەی یعازی یا وەفدێکی نارد ئەوان لەوێ اعتیباری بۆ کە نەچێتە ناو قوبەی اتحادی ئەوروپیەوە لەوێ بانگەوازەکەیە بەس تۆ لێرە مخاتەبەکردنت مفاوەزەکردن لەگەڵ حکوومەتی اتحادیە هێشتا لەسەر ئەوەیە ئەڵەی نەوتەکە ئەبرم و لە ساحەفەکە بنێرە ئەمە مفاوەزات جوان ناکرێت سیاسەتی جوان ناکرێت ئێستا ئێمە بە پێچوانە ئاڕاستە ینی کارکراوە زۆر بە پێچوانی یعنی سەیری یعنی تر عیبە ینی باس چی بکەین یعنی هەرچێ گەڵی نەبە قسە دەکەن نە پێ دەڵێن هەر قسەیەکەکەیتانت لێن بە باش ئەڵەی لایەن گرە بە باش ناڵێ ئەڵێ لای یاوە خۆی فرۆشتووە دوای یعنی نازانین چی بکەیت مەجبورن ئەزانی چۆنە لە ئاخرەکە بێدەنگ دەکەن یا بیت بەجێ بێڵی بڵێ کاکە عەفەڵڵا و عەماسەلم خۆتان تا ئێرەیە ناوتانە چۆنتان بردووە بەڵام کاکە ئەم کەشتیە ئەبێ قیادەیەشیە بێ کاپتنێکی هەبێ لە ژێرەوە ئەعزاکانی ئەو بۆردی کە من باسی یەکەم کون نەکەنە باخیرەکە ئێستا ماڵی کوردی هەر یەکەمان لە ئاستی خۆیەوە تۆ سێری کە بابوت باسکەم سیاسەتی گۆڕان لە گردەکە تێ ناپەڕێ دیبلۆماسیەتی نییە ناتوانێت بێتە خوارەوە ناتوانێت یعنی چەند محاولەیە کە بێتە خوارەوە دابەزێتە خوارەوە وەرە خوارەوە کاکە با یوسف نەبێ با ئەحمەد بێ با مەحموود نەبێ با ئەوە بێت ئەم 2 ساڵە جوانە ئەبوو خۆ کعبەکەش نابێ لەم شتەیە سیاسەتی یەکگرتوو لە ئەقلیمیایە لەوانەشە لە ئاسینە و دەوڵەتیە شتێک باشتر بێت کراوەتر بێ منفتح بێ بەڵام لە ڕۆ ئیسلامیەکەیەوە تیاری ئیسلامی چونکە متەتەڕف نێتوانیوێتی پێگەی خۆی بکە پارتی بمانێ و نەمانەوێت لەگەڵ یەکێتیە تەوزیعیە دواریان کردووە ئەوان دوی تیجا دوو قوتمن قوتبێکیان بەلای ناتۆیە قوتبێکیان بەلای رووسیا و ئێرانە ڕۆژ ئەم دیبلۆماسی ئەوەیە پرسە نیشتمانیەکان کۆگنین لەوەی کە بەرەیەشی وەکو چۆنڵی بۆردێکی نیشتیمانی دروست ببێ کاکە ئەم بۆردە نەمێنەی نەپیشەی بەرێ نەمەکانی بەرێ نەبیژێنە بێت ئەوەی کە تۆ مەبەستە 100 ساڵ خوێنی بۆی شەیدی بۆی ئەنفالێ بەسەرات و کیمیاباران کراوی ئەتا ئێستا 2 ساڵ نان بڕاوی عیب نییە تۆ باسی دەوڵەت دەکەیت و معاشمانی پێ بەزێمە لەسەر پەرلەمانی تی نبینەوە ساغ نبینەوە ئەخر کێشەکانەوەیە کەسی دیبلۆماسی چییە خۆ تۆ کەسی کاکە فەنی سیاست وەکو مامەساوتی زانستی سیاسی فەلسفەیە پەیوەندی بە تاریخەوەیە پەیوەندی بە علمی نەفسەوەیە پەیوەندی بە علمی اجتماعەوەیە پەیوەندی بە قانونیەوە پەیوەندی بە علاقاتەوەیە ئەم هەموو پەیوەندیانە ئەبێ کۆکەیتەوە جا ئەو کەسە ئەتوانی بڵێ شتێکی بڕیوە لەو شتە ئێمە لێرە کابرا هەر کۆمەڵێ 12 حزب خۆیاوەتە پاڵ ئەوەی کەەوە ڕیفراندۆمەکەین بەقەدر ئەندام پەرلەمانە دەنگی نێناوە کارەساتە کاکە منطقیتیانی ئەمە دیبلۆماسی دوای ناکرێت تۆ ئەبێ جوێنەی بەوە با من ئەمڕۆ ڕخنەیەکم لە یەشێتی گرت بێ لە گۆڕانم گرت بێ هیچ عیبەیەک نییە مادام بۆ چاکبوونە ئەتانەوێت دەوڵەت دروستکەین دەوڵەت لەسەر سێ پایە دروست دەبێ هەر شعب و ئەرز و ئاسمان و ئەوە نییە قەت سەیری قەتەر کەن کاکە دیبلۆماسیەتی قەتەر 4 وڵاتی عەرەبی بیناقاقەی گرتووە 3 لای ئاوە ناتوانێت قەنەعەت بە سعودیەکان بکەن بە ئیماراتیەکان بکەن بەوانی تر بکەن کە بێتە پێشەوە تورکیایەت بە تەیارە مواددا ئابەزێنێتە خوارەوە تۆ سێری کرد باسی دەوڵەتی کوردیەکەی سیاسەتی ئەمنی غذایت سفرە سیاسەتی ئەمنی قومی دیبلۆماسیەتی ضعیفە یعنی چۆن تۆ ئەم سیاستانە ناکەی تۆ یەک شتە باسی کاک بێسونەوە جێگەی سەرنجە بەڕاستی ئەبوایە هەرێمی کوردستان تا ئێستا نادەم لە ڕووی دەستوری و سەر بە عێراق و هیچ مەجالی وەیتیانە طبعا ڕاپرسی و گوشپرسیش پرۆسێکی تەواو مەدەنیە ینی پێویستە ئەم پرسە جارێ لە چۆنە لە پەرلەمانی عێراق کە تۆ پێکاتەیەکی لە پەرلەمانەکە ئەو کورد مەبەسمە
هەید ینی لە عێراقا وەزیرت هەیە نوێنەتی گەورەت هەیە لە وڵاتانە کاکی من تاو هینت هەیە ئەمە بۆچی لێرە ینی قۆناغێک نەچۆتە پێش بەڵکو ئێستا بە پێچەوانەوە لە ئاڵۆسرین پەیوەندی هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەندایە ئەم پرسی ریفراندۆمە پرسی ئاڵا گرنگترە یا ریفراندۆم طبعا ریفراندۆم چونکە پرسێکی نیشتمانیە سەیریکە ئاڵایە گەڵکرا هەموو تورکمان و عەرەب و شیعە و سونە هەموو دەنگیان 65 پەرلەمانتارەکەی کورد ئەسڵ نەیانتوانی شتێک بکەن ئێستا تۆ پرسێکی گەورە دەیە پرسێکی نیشتمانیە ناوی ریفراندۆمە ئایا ئەم ریفراندۆمە دەستوریە سیاسیە مەدەنیە شعبیە قانونیە ئێمە ریفراندۆمێکی سیاسیەکەین بۆ ئەوەی ریفراندۆمەکە ملزم بێ لە ڕووی قانونی نێودەوڵەتیەوە تۆ ئەبێ ئوسلوبی وەفدی مفاوەزت گوێنەی بەوەی کەوە هەر ئێمە هەر یەکەمان سەر بەلایەنێشین ئەبێت تەنەوەعی تیا بکەی بۆی ئەطیاف مەوجود بێ کە ئەم ئەطیافە مەوجود بوو تۆ مووقفی قووە دەبێت من ئەمڕۆ بە ئیرادەیەکی نیشتمانیەوە ئەمە هەمومان کوردین با ئەو گۆڕان بێت و ئەو یەکگرت و بێت و ئەو کۆمەڵ بێت و ئەو پارتی بێ ئەوە بخرە جانبێکەوە چ کوردێک زادەکا بڵێ من لەگەڵ دەوڵەتی کوردیانیم بە گۆڕانیش و بە کۆمەڵیشەوە ناتوانن شتیوانیە مستعیلە بەڵام چۆنێتی ئیجراعاتەکە بۆ ئەوەی کە ڕاستیکەینەوە مەفروزە گەورەی کاک مەسعود لەوا بێ بێتە سەر ئەم قەناعەتە عیب نییە بەس بینە پەرلەمان یەکی 11 دانراوە نەخەل 25 لەگەڵ ریفراندۆمایکەین زۆر طبیعیە بە هەموو شتەکان مووقفی قووە دەبێ کاکە ناکرێ ئەمە تاکەی تۆ سەری یەکێتیکە ئەچێ بۆ ئێران یێتەوە گەڕی کۆبوونەوەکە ئەمڕۆ لەگەڵ کۆمەڵاس بێنە لەگەڵ یەکگرتووە بەیانێتەوە بۆ لای یعنی ناکرێ ئەم ئینابێ لاینا تۆ ئەگەر سیاسە دەکەی پرسی نیشتمانی دەوڵەتە سیادەیە ئەمە سیادەیە جزێک لەو عملیەیە کە تۆ ئەتەوێ پەیڕێوی بکەیت بۆی بکەی ئەبێ پرسە نیشتمانیەکان بە بۆردێکی نیشتمانی دەست خۆش بێت دکتۆر لە دو دەرفەتا کەم مەجالێکمان ماوە جەنابەت باسی ئەو بکەی بەس وەکو تێبینیەک هەموو کاتبووشی کورد سوودی لە هەوڵەکانی خۆی وەرنەگرتووە ئیلا یان چۆنەڵێ فاکتەرە نێودەوڵەتی و جیهانیەکان یعنی سوود لێوەرگیراوە بۆ ئەو ومونە هەر لە ڕاپەڕینی 92ەوە هەر لە 2023 قۆناغی ڕوخانی ڕژێمی بەعسەوە هەر لە 2014 کاتێکە داعش دێت و گۆڕانکاریی گەورە بەسەر ناوچە دابڕێنراوەکانات دێنێت من دەمەوێت قسێ بکەم دەڵم شڵاب سپۆری بواری مێژوو نەبوومایە بۆی ئەم حقەتە ئێستا لای من هەیە نەچەسپێتاوە کەسێکی نەخێنەوار شوێن شتێکوتمایەکە نەزانەوەی کۆشمە بات بۆچی بۆ بە درێژایی مێژووی کورد کولێک ساڵای گریز نەبووە ئەمە کێشەی ئەمەی کووردە کەمە خەمی گەورەی منە کە ئێستا کات گریز کورد گرنگترە یەکریز نەبووە درێژایی مێژووی کورد گریز نەبووە هەمیشە لە دوو بستێ بەرەیە بووە یەک لە دەوڵەتی کول لە سەم خاکە دروست بووە تاوەکو ئێستا 2007 وام لێ هاتووە تا ڕۆژی قیامەتی ژیانی کول گریز نابێ زۆر خەتەرە هەموو نەتەوەیەک ئەو جیاوازەیەکە جیاوازەکە زۆر لە ئێمە زۆر پەرتەوازین زۆرترە سێ عەرەبی سوێ دەوڵەتیەیە بەڵام لە پرسەکان کۆبنەوە بێکۆ کاک هەسێکە تورکمانی کردکۆ تورکیا لە پرسی ناکۆبنەوە بێکۆ کاک لۆشەکو نابینەوە ئێمە ئەم پرسیامە زۆر گرن ئەمە زۆر خەتەرە ئەمە سێکی عەرەبی کردکۆک پێشبڕکەی پارێزێت باشە سونەیە لە پرسی یەکپارچەی عێراق ئەمە کۆبنەوە بێکەوە عەرەبە فەرمووی پەرلەمانی عێراق کوردی پارێزێت بەڵێ کوردی پارێزێت پەرلەمانی عێراق کوردی پارێزێت مەحزەلێ ئەمە جامێکی ئەمە خاڵ گرنگ ئەمەیەک كان زوجتي جواني كده موضوع كودي مثلا كتو وفد كتشي بو فواز بو نمونه بين لانين فواز نغنا دول ماسيت اكدو كدو يزيتيانا بو راس لواز ضعيفه شي ضعيفه زوج قسم لدويك تا طاوي كم لواز دو لاني بجاي كوبنا وكنا كان بجاي هيتكنا كان ما في اخوان مجرخنا لو بقرد امرخنا قلت له بس هذه كل توابت خاي لوازي هي ادكا بجمنكي ئێستا قەنعەت من پاراستنی گۆڕانکم بەڵام خۆناکە مێژوویەکەم ماوەسەی زناو قسەکەم هەڵەیەکی مێژوویە بۆ بەن ئەم دوێ زمافی خۆیانەوە پاراستنی هەیبەت توشکەی خۆیان چنە لێ پاڵ بەغا تورکیا پاڵ ئێران بۆی کە خاڵی ئەم لاوازی کورد من بەوە مافی خۆیانە کاکە چکە هێزن بوونیان هەیە ئەم خاڵ لاوازە زەر لە کۆی پرۆسەکە داگادار بەها خۆ دەژای مێژووی ئێمە هەمیشە هێزێک لە ناوخۆیە بە پشتیوان هێزێکی دەرەکی زەرەی لە پرۆسەکە داوە ئەم ئەزمموی مێژووی ئەمەیە بۆیەکری ئەویسرێت کە چۆنەڵی هەندێک لە هێزەکان هەڵێن بوارم بە ئەم ناتەبایی ناو کورد ئەمە وای کردووە کە کون ناتابێ ئێمەکە مەقسەدی خۆمان ئەمەی کرە خاڵگان خاڵی تر گرتمان لەوە هەیە ئەویش ئەوەیە کاگا خۆ بەمە زۆر باوقعی بزانین یەک شتێک زۆر بازگە لێرە لەوێ ڕێفراندۆم نابەخشتێت ئەی بیسەنیت ئەگەر چوارەکەن بەغا بمانێت بەغا بە حادی ڕێفراندۆم نایە بە کورد من بەغا بنایم کاکە ئەمە لەم تێ بگە من عبادی مێستا ڕێفراندۆم نایە بە کورد کاکە چێک هێزە قوڵ غازی لە جاوێتەوە کاکە
مەشتیوانیە بیستنی تۆ چوارەکە ئێران بداتێ ئێران ناداتێ تورکیا ناداتێ تورکیا ئەگە ئێران ڕاست بێتان هەری کوردستان کوردستان مەسەڵ بەخۆی بڕوات جوابوانم بوارم بە ئەگە ئێران ڕاستی بێتان هەری کوردستان بکرێت مەسەڵ بەخۆی بگات سپێنی لە ئێران کوردستان جیا بێتەوە کاکە ئێران ڕاستی ئەبێت تۆ ئێران ڕازی کەیت ئەمە گرنگە بێت تۆ ئێرانی بستنیت ئەبێت تورکیا بستنیت کەی لە تورکیا ئەستنیت کاتێ ماسیتی کوردی لە ئەسکی بە قووە تابێت تا قەنعا بە تورکیا بکات بەڵێ ئەم دەوڵەتێ منە داهاتووە بەم پێوەرانە زەرری بۆ تۆ نییە باش بەڵام کاتێک ئێران ئەبینێ لێرەیە کەتی بڵێن لەگە پڕاستەکە نابەدڵە ئەمە ئەقۆزێتەوە ئێران بەجی ئەو بەکارێنێت ئەوای لی هاتوو ئێستا بۆیە مامۆسای پرسیاری کە تۆ قەنەعەت وایە هەر وەکو مامۆسانیش باسییان هیچ کەسێک یان هیچ هێزێک لێرە دژی سەربەخۆی دژی هەمووی لەگەڵیان بەستەنها شێوازی هەمووی لەگەڵیان ئێمە پرسیارەکە بۆ تاواگەڵ ئایا تورکیا و ئێران کە زیاتر ڕۆڵی هەرێمەتیان لە ناوچەکەیان بەسەر هەرێمی کوردستانەوە هەیە ینی لەوە تێنەگەیشتون کە هەموو حیزبەکان و هەموو هاوڵاتیانی کورد حەز بە سەربەخۆیی یەکەن ینی ممکنە لەوە تێنەگەیشتن بوارمە ناو ئەوە چکە بۆ مازوومان کاکە بەل لە 1992 لە عێراق 360 بۆ جاژە بوو لەگە بەعسا منیش بێژەکە شەڕانە کرد مشانە بەحسەوە دەکرد بەنای بەحسان جێبەجێ کرد ئێستا ئێران و تورکیاش ئەو شێوەمان هەیە شێوانە نا ئێران لەم قۆناغەیە کە ئەوێ ئاسایش خۆی پارێزێت مافی خۆیەتی بۆ خۆی مافی خۆیەتی بۆی ڕساندنی ئەمایانیە لە خوای دەوێت لە هەرێمی کوردستان هێزەکە بێت بە ئێلان بڵێم لەگەڵینی بە ئێلان بڵێ ناڵێ مەسەن ناڵێ من دەنگ بە بەڵێ نادەم ئەڵێ ئەمە غەڵەتە خۆن کاتی نییە ماوێتی کالە کاتی ئەم کاتی نییە لە ئێران ئەخۆزێتەوە زۆر گرنگە بۆ ئێران تورکیا زۆر گرنگە حاڵەتە بۆ بەغا زۆر گرنگە حاڵەتە ئەبێمە نەهێڵین ئەم دەنگە ناڵێ نەخێر ئەم دەنگە ناڵێ نەخێر دەنگاڵە کاتی نییە ئەم تێبی نییە بۆ بەغا ئەنکەرەتانە زۆر گرنگە بە پارەی کڕن بێت ئەو دەنگە بکەیت زۆر باشە مامۆستا ئەگەر کەمتر لە ماوەی بتوانی خولەچێکە سەرنجەکان لەسەر مامۆستا ئەو هێزانە ینی لە ڕووی پەیوەندی نێودەوڵەتیەوە کە نەخێریان بەرامبەر بە پرۆسێکی وا گرنگکەی یان تیبینیان هەیە لەسەر پرۆسەیەک ئەمە تا چەند ضرورە و کاریگەری نەرێنی لەسەر پرۆسە و ئەو بابەتەی کە سەربەخۆیە دروستەکات بڵێ بەدڵنیاییەوە ئەم وڵاتانە قسەیەکی تەواوە کە ئاڵێن ئێمە لەگەڵ کاتەکانی دیارە کاتێکی گونجاو هەیە کە ئەوانیش لەگەڵ یابن و دیبلۆماسیەتی کوردی بەڕاستیە بەیش لەسەر یعنی یەکەم عێراق و دووەم وڵاتە هەرێمایەتەکان بە تایبەتی تورکیا و ئێران بە جددی بکە و ئەجەندایشی بەقوەتەوە بچێتە پێشەوە چونکە ئەوان کوردیان تایە سووریا کوردی تایە یعنی ئەمانە هەمووی کێشەی گەورەی مێژووین و بە ئاسانی بۆ ئێمە چارەسەر ناکرێت ینی هەوڵدانێکی زۆریە لە ئاسە نێودەوڵەتێکەشە بەڕاستی ئەبێ ئەو هەڵانەی کە لەمە و پێش بەزەقی دەرکەوتووە یەکەمیان ناوخۆیە کە ئەبێ ناوخۆ هەرچ نرخێکی بێ ناوخۆی کوردستان چاک بکرێتەوە هێزەکانە بڕای تۆ بەڵێ ئیرادە هەبێ بۆ ئاسان نییە تۆزێ وەکو کاک بێسونوتی لە گۆڕانەوە لە هینەکانی خۆی بێتە خوارەوانێ و پارتی ئەبێ و ئیرادێ بەڕاستی هەبێ من پێم وایە دوای یعنی دوایم گۆڕانکاریانە لەوانەیە تۆزێ جوڵەیەشی تریتیا دروست بێ و ئەمانە ئێستا ناچار بوون ئەبێ ناوخۆی خۆیان چاک بکەنەوە هێزەکان جارێکیکە دابنیشنەوە نرخەکەی هەرچیە بێ لە پێناو ئامانجە گەورەکە کە بەدەسێنانی نەتەوەی کووردە بەدیبێن ئەجینە بەڕاستی هەر لە ئێستا مانگەشە و سەر لە ئێوارە دیارە بەم عقلێت و بەم دیبلۆماسیەت و بەم سیاسەتە کورد ئایندەیەکی ڕووناک و ڕۆشنینە من دو قسەم ئەوەیە مافی چارەی خۆنووسین مافێکە نەتەوەی گرتوەکان لە ساڵی 1969 بە قەراری 15 بە هەموو نەتەوەکانی جیهانی داوە یعنی ئەوە شتێک نییە بڵێ ئەمان نەنێ خێرمان پێەکەن حەقێکی مەشروعی خۆمانە بەڵام ئێمە تا ئەو کاتەی مافە بڕەوەکانمان لە ناو دەستوری عێراقا پارێزراو بۆ بتوانن بۆمان بێتە دی ئەوە طبیعی بۆ لەگەڵیان ڕۆشن بە تەجروبەی 14 ساڵ دەرکەوتووە نایەنە پێشەوانەوە تۆ بێ بەدیل بوو فەنی ممکنی سیاست ئەمڕۆ لەوایە کە تۆ بەدیلەکەت دیبلۆماسیەت گۆیاوتم دیبلۆماسیەت هەم ڕسالەیە هەم ئەمانەتە هەم قەزیەیە هەم عەدالەتە عەدالەتی پرسە نیشتمانەکان وامان لێکە نێوماڵی خۆمان ڕێخین بۆ ئەوەی بتوانین هەم لە ئاسی نێوخۆ هەم لە ئاسی ئەقلیمی هەم لە ئاسی نێودەوڵەتی ئەگەر سبینێ بەرەو ڕیفراندۆم و سەربەخۆیی ڕۆشتین لانی کەم 15 دەوڵەت بۆ ئەگەر سەوسیەکەش نەبێ 15 دەوڵەت ئەترافمان پێ بکە ئێمە تەواجودی خۆمان دەستان خۆش سپاسانەکەین بۆ تەخەکنی کاتی خۆتان بە بەرنامەکە بە هیواوی کە گفتۆکی
بە سوودمان کردبێ بەڕێزان بەم شێوەش ئێمە دێنە کۆتایی بەرنامەی ئەم جارمان کە تایبەت و بە دیبلۆماسیەتی کورد لە ماوەی ڕابردەوە تا ئێسا تا بەرنامە دەرفەتشتی بەخوای گەورەتان ئەسپێرین خواتان.